هایش کە هەندێک کەسایەتی هەندێک گروپ دەستا ڕەوت قەناعەتیان وایە کە هەموو خەڵک کافرە و کە هەموو خەڵک بێدینە و هەموو خەڵک خوێنی حەڵاڵە ئەمەوانەیە لە شەرعا. تەکفیر بابەتێکە حکمێکی شەرعیە لە مەودایەکی زۆر تەسک بە ضەوابط و قیودی خۆی بەکاردێ. بۆیە بەڕێزان یعنی ئەم حکمە حکمێکی شەرعیە لە قورئانە هەیە لە ئەحادیثەکانی پێغەمبەرا هەیە صلی الله عليه وسلم. بەڵام ئەم حکمە پێویستەکە ئێمە وەکو خۆی ئەم ئیسلامە بەڕێزان ئاینێکی زۆر عەزیمە وەکو سەیدەلیەیەکی گەورە وایە. ئەم سەیدەلیە دەرمانی هەموو نەخۆشیەکی تایە، وەڵامی هەموو پرسیارێکی تایە. بەڵام ئەو کارمەندانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەو دکتۆرانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەگەر ئەم دەرمانانە بە شێوەیەکی هەڵا یا زیاد لە ڕێژەی خۆی یا کەمتر لە ڕێژەی خۆی بن بە خەڵک لە جاتی ئەوەی دەرمانەکە بێ بە سەبەبی شیفا و عیلاج دەرمانەکە بێ بە ژەهر و نەخۆشەکانە کوژێ. ئێستا بەداخەوە زۆربەی ئەمەی پزیشک ئەو بەڕێزانی لەم دەرمانخانەیە کارەکەن دەرمانی هەڵا ئەدەن بە خەڵک، تەنزیلی هەڵا ئەکەن، نەزانن لە دەرمانخانەکەیە ئیشەکەن، بوون بە مایەی شێواندنی سیما جوانەکەی ئیسلام. ئەو شەریکانی کە دەرمانەکەیان ئینتاج کردووە باشە ئەگەر هاتوو ئەم شەریکەیە دکتۆرێکی نەزان دەرمانەکەی دا بە نەخۆشەکە، دەرمانەکە نەتیجەیەکی سلبی هەبوو، ئەو کاتە سومعی شەریکەکەش بەدناوە بێ. ئێمە زۆرێکمان وامان کردووە، ئێمە دەرمانی هەڵەمان داوە بە نەخۆشەکان، ئێمە هاتوین کەمتر یا زیاتر لە ڕێژەی خۆی دەرمانەکە لە جاتی ئەوەی دەرمان بێ بووە بەژار بۆ نەخۆشەکان، نەخۆشەکان پێی زیادی کردووە. ئێمە ئەمانەوێ قسە لەسەر ئەوە بکەین